دیارە وەک دەزانن بە تایبەت لە وەرزی هاوین و لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما ڕووداوەکانی ئاگرکەوتنەوەش زیاد دەکەن چ بەهۆی شۆرتی کارەباوە بێ یاخود گرگرتنی ئۆتۆمبیل و پوش و پاوەن و شوێنە گشتیەکان دەمەوێت کە گفتوگۆی زیاتر بکەم لەبارەی ئەو ئامادەکاریانی کە بەرگری شارستانی هەولێر کردوێتی بۆ ڕوبەڕووبوونەوەی و ڕووداوە نەخوازراوانە بەڕێز سەرکەوت کاڕەش گوتەبێژی بەرگری شارستانی هەولێر لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە کاک سەرکەوت زۆر بەخێر بێ. ئامارەکانمان باس کرد ئەگەر پێمان بڵێ لە ماوەیە و 6 مانگەی کە تێپەڕی ڕووداوەکان بەراورد بە ساڵی ڕابردوو زیادیان کردووە کەم بوونەتەوە. بە ژمارە لەگەڵ ساڵانی ڕابردوو بە تایبەتی ساڵی 2022 دەتوانین بە ئەندازەیەک قەبارەی ڕووداوەکان کەمتر بوو بەڵام قەبارەی زیانەکان زۆر زیاترە ینی بەڕاستی ئەم ساڵ ئێمە پێشبینیمان نەدەکرد لە سەرەتای مانجی 6ەوە تا ئێستا و کاتێ ئێمە تێدانا زۆرترین ئەو ڕووداوانە ڕویان داوە لە چەند تەوەرێک خۆی دەبینەوە کە ئێستا ئێمە کاری لەسەر دەکەین و پلانماندانەوە بۆی ئەم ڕووداوانە کەم بێت ئەوش زیاتر دەگەڕێت با باسی بکەین هۆکاری ڕووداوەکان چی بوونەوەندی کە تێبینیتان کردووە بەرزبوونەوەی پلەی گەرمی ئامێرە کارەبایەکان بە پلە دووە سوتانی ئۆتۆمۆبیل و چ بە حاڵەتی ئاگرکەوتنەوە چ برینداربوون و جان لە دەستدانی هاوڵاتیان لە ماوەی ئەو دوو مانگەی ڕابردوو تا ئێستا و کاتی ئێمە تێدانێ بەڕاستی ژمارەیەکی ئێزگار زۆرە قوربانیەکان ئێزگار زۆرن بریندارەکان ئێزگار زۆرن و حاڵەتی خنکانیش زۆر بوو ینی ئەمانە زیاتر بەشێکی دەگەڕێتەوە بۆ بەرزبوونەوەی پلەی گەرمی و بەشێکی بۆ کارەبا بە شێوەیەکی گشتی دەگەڕێتەوە خراپی کوالێتی بەنزین هۆکاری سەرەکی سوتانی ئۆتۆمبیلەکانی تا ئێمە تەنها لە ماوەی ئەو دوو مانگەی ژمارەی سوتانی ئۆتۆمبیل گەیشتە 168 ئۆتۆمۆبیل تەنها لە سنتەری شار ئەمە بەهۆی خراپی کوالێتی بەنزینەوە بۆ کە تۆمار کراوە دوو هۆکار هەیە هۆکارێکی دەگەڕێتەوە بۆ هۆکاری کارەبایی و هوەری و دەستکاریکردن لە سیستەمی کارەبایەتی ئۆتۆمۆبیل بە هۆکاری سوتانی بەستنی ئایپاد و زیینۆن و بلاجکتۆر و ئەمانە و بەشە سەرچێکەشی هەم بە هەمان شێوە بەشی خراپی و کوالیتی بنزینە کە ئەمە ڕێژەیەکی زۆر غازی تێدایە ئەمە وا دەکات گرگرتن خێراتر بێ و مەترسی زیاتر لەسەر ئۆتۆمبیلەکان بی بە تایبەت ئۆتۆمبیلە مۆدیل نزمەکان و تەکسی ئەمانە ئێمە ڕێنماییمان دەرکردووە بەڕاستی شوفێران ئاگادار دەکەینەوە بە تایبەتی ئەو ڕۆژانەی کە پلەکانی گەرمای ئەگزگار بەرز دەبن و نابێت تۆ لە هەوڵ بدەیت بۆ حاڵەتێکی زۆر زەرور نەبی ئۆتۆمبیل بە بەردەوامی لێ بخوری چونکە ئەمە هەم مەترسێ بۆ سەرژیانی شوفێر و سەرنشینەکان هەم خراپی و نزمی کوالیتی بنزین هۆکارە کە هەردەم ئۆتۆمبیلەکەت لە گرگرتن نزیک بێت ئەمانە هەمووی هۆکارن بەداخەوە ژمارە قوربانیان زۆرن چ لە بریندار چ لە گیان لە دەستدوان لە بەهۆی ڕووداوەکان و چ لە خنکانیش باشە ینی بۆچی هۆکاری برینداربوون و بەداخەوە قوربانیەکان زیادیان کردووە کاک سەرکەوتەوە لە کاتی خۆی دەگەنە سەر شوێنی ڕووداوەکان هەوڵی ڕزگارکردنیان بن چی بربەستە لە بەردەم ئێوە وەکو بربەست نییە بەڵام ڕووداوەکانی ئۆتۆمۆبیل ئێزگار پێکدادانە وەرگەڕانە سوتانی ئۆتۆمۆبیلە ئەمانە خۆت بە بەردەوامی ڕۆژانە گوێبیستی دەبین ئەمە بەدواخەوە ئامارەکان بەرزنەوە کەمێک پێشێستا لە نزیک تۆنێل دەربەندی خان 6 کەس ژیانی لەدەستداوە ینی بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەمانە بەڕاستی دەبی هەلوەستە لەسەر بکرێت ڕێنمایەکانی هاتوچۆ دەبێت تونتر بکرێن لە شوفێر و سەرنشینان سەلامەتیان زیاتر بێت بەڕاستی ئێستا دەتوانم بڵێم ئۆتۆمۆبیل قوربانیانی ئۆتۆمۆبیل لە هەرێمی کوردستان وەکو تیرۆری سپی ناو دەبرێت ینی زۆرترین ڕێژەی مردن بە هۆکاری پێکدادانی ئۆتۆمبیل و وەرگەڕانی ئۆتۆمبیل و حاڵەتەکانی ئۆتۆمۆبیلە. بەڵێ باشە کاک سەرکەوتیانی ساڵانی ڕابردوو زۆر جار دەمانبینی کە بە تایبەت لە نێو دوکان و بازاڕەکان بەهۆی شۆرتی کارەباوە گرگرتن زۆر بوو سووتان زۆر بوو دیارەمانە بەشێکیان پەیوەندیان بە مەرجەکانی سەلامەتی و ئەوەیە هەیە ئێوە چیتان کردو بۆ ئەوەی کە مەرجەکان وەکو خۆی جێبەجێ بکرێن تاوەکو حاڵەتەکانی ئاگرکەوتنەوە کەمتر بیاخوت ئەگەر بوو بە شێوەیەکی باش بتوانن زوو کۆنتترۆلی بکەن تاوەکو تیمەکانی ئێوە دەگەن بەڵێ بێگومان ئەو باڵەخانانەی کە لە دروستکردن و باڵەخانی نوێن ئەمە وەکو بەرگری شارستانی نەگرە پارێزگای هەولێر لە هەموو پارێزگاکانیێرم هیچ گرفتمان نیە لەبەرەوەی ئەم باڵەخانەیەکی نوێیە هەموو مەرجەکانی خۆپاراستن و سەلامەتی و بەرگری شارستانی لەسەر باڵەخانەکە دادەنرێت کاتێک حاڵەتێکی ئاگرکەوتنەوە ڕوو دەدا بەهۆی بوونی ئەو سیستەمانی سەلامەتی و بەرگری شارستانی ئاگرەکە ئەوەندە گەورە نابێت و تەشەنە بکەوە خودی کارمەند و ستافی باڵەخانەکەش دەتوانن زووتر کۆنتترۆلی ئاگرەکە بکەن لێ نەگەڕن ئاگرەکە لە کۆنتترۆل بەرز و زیانی زۆری هەبێت بەڵامکان و بازارەکان کۆگاکان گرفتەکە ئەلێرێ ئەمە بە نمونە باسی پارێزگای هەولێر بکەین بە تایبەتی
داخلی سنووری 6 متری 30 متری 40 متری ئەمانە گرفتە بۆ ئێمە پێی دەڵێن واقع حال ئەمە باڵەخانە کۆنەکانن ئێستا تۆ ناتوانانی هیچ لەگەڵ ئەم باڵەخانە کۆنانە بکرێت ینی سیستەمی نوێ و سیستەمی بەرگری شارسانی بە شێوەیەکی دروست ئەوەی ئێمە دەمانەوێت لەسەر ئەم باڵەخانانە تەطبیق بکەین و دابنێ لەبەرەوەی باڵەخانەکە کۆنە ناکرێت و ئێستا سەقفی باڵەخانەیەک بە خاوەنەکەی تێک بدەیت بۆ دانانی سیستەمی ئاوپڕژێنی ئۆتۆماتیکی ئەمە ناکرێت مەحاڵە یاخود دانانی فیکەی ئاگدارکەرەوەی دووکەڵ و غاز و ئاگەر کە ئەم سیستەمە کۆنتترۆپەنەلە لە کارەباییە لە هەموو باڵەخانەکە دەبەستێ چونکە ئەمە سیستەمی کارەبایی تازە بەسترا و لێ دەست دەرچووە گرفت ئەمانە گرفتن کە ئەوانەی باڵەخانە کۆنەکانن بە تایبەت ئەوانەی دەتوانن بڵم پێش 2010 دروست کراون ئەمانە هیچیان لەگەڵ ناکرێت پێی دەرێن واقع حال نە ئێمە نەبرایانمان لە شارەوانی گرفتە بۆ ئێمە ناتوانین بە شێوەیەکی دروست و بەشێکیش دەگەڕێتەوە بۆ خودی هاوڵهەتیانەوە ینی دوکاندار لەسەر خۆیەتی بەشێکی زۆری سەلامەتی بە نمونە بزانی ئەو کەلوپەلانەیە کە خێرا گرگرتوون لە شوێنێکی باشدا بنێت ئامێری ئاکوژێنەوەی دەستی لە شوێنەکەی هەبێت ئێواران کە لە دوکانەکە و لە شوێنی کاری تەواو دەبێت سیستەمی کارەبا و کارەبای دوکانەکەی هەموو بکوژێنێتەوە ئەمانە هەمووی هۆکارن کەوا خەمیانە ئەبینن و خەڵانی باست کردیانی لەلایەن خاوەن دوکان و بازارەکان دەبینن کە جێبەجێ نەکرێن بێگومان بەشێکی زۆری کە ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە ڕوودەدات و زیانی زۆر دەبێت لە بەهۆی نەبوونی سیستەمی خۆپاراستن و سەلامەتی ئەگەر هەر ئاگرێک کە سەرەتا دروست دەبێت بچووکە ئامێرێکی ئاکوژێنەوەی دەستیت هەبێت تۆ دەتوانی کۆنتترۆل بکەی هەرنانە لێ ناگەڕێ ئاگرەکە گەورە بێت تا تیمەکانی ئێمە دەگەن و لە کۆنتترۆل دەربچێت بەڵام کاتێک کە ئێمە دەگەینە سەر ڕووداوەکە هیچی نەماوە ینی هەموو شت لە کۆنتترۆل دەرچوە ئیدی ئەوەی پێمان دەکرێت ئێمە پاراستنی دەوروبەرەکەیەتی زیانی ئاگرەکە گەورەتر نەبێت زۆر سپاس بەڕێز سەرکەوت کاڕۆژ گوتەبێژی بەرگری شارستانی هەولێر سپاس کەمیوانم سپاس بۆ ئێوەش زۆر بەخێر.